کەسێک بێتە دەرەوە ئەوە خۆی لە خۆیدا سەرپێچێ و ئەگەر ڕووداویش بکە ئەوە سەرپێچ. بەشێک لە شۆفێرەکان ئۆتۆمبیلەکەیان لێ حجز دەکەین لە کاتی سەرپێچی ڕێنمایەکانی قەدەغەکردنی هاتوچۆ ئەکەن. شوفێرەکان پابەندین ئەمەش کارەساتی گیانی لێ دەکەوێتەوە. لە شەقامەکان بەڕاستی سەرپێچی زۆر دەبینێت پێویستە لایەنی پەیوەندیدار ئیجراعاتی تون بگرێتە بەرامبەر ئەو شوفێرانە کە ڕۆژانە سەرپێچی دەکەن. ئەو توجاری دیژ غەرامەت لۆ کرا هێشتا ئەوت نەدایە. لە عێراق و لە هەرێمی کوردستان ئێمە تەنها مۆڵەتمان بەخشیوە، یعنی شوفێرمان دروست نەکردو. ڕووداوەکانی هاتوچۆ لە شەقام و ڕێگاکان جەنگێکی بەردەوام و نەبراون. ئەو جەنگەش چەندین هۆکاری هەیە کاتێک ڕوودەدات. لە سێ بەشی ئەو ڕووداوانەی ڕوودەدەن مرۆڤ خۆی بە هۆکاری سەرەکی دادەنرێت کە شۆفێر و پیادەڕەو دەگەڕێتەوە. ئەو ڕووداوانەش کاتێک ڕوودەدەن بەشێکی پەیوەندی بە ئارامی و سەبری شۆفێر و چۆنێتی تێگەیشتن لا لێخوڕین هەیە. چونکە لە سەردەمی کۆرۆنا ڤایرۆس لە کوردستان ڕێژەی گیان لەدەستدان بەهۆی ڕووداوی هاتوچۆ 3 جار هێندەی مردن بوو بە ڤایرۆسەکە لە کاتێکدا هاتوچۆش قەدەغە بوو جمونجۆڵ سنووردار کراو بوو. بەرنامەی ترافیک لاڵقی ئەمجاری باس لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لە کاتی قەدەغەی هاتوچۆ دەکات. لەسەر جەم پارێزگا و شارەکانی هەرێمی کوردستان ڕوودا و ڕوویاندا و بریندار و گیان لە دەستدانی تێدا بوو. ئەو هۆکارانەش لە ئەنجامی کەم تەرخەمی بەشێک لە شۆفێران دروست دەبێت. لە سنتەر و دەوروبەری شاری هەولێر ترافیک بە دەداچوون بۆ سەرپێچیانە دەکات کە بەهۆی و کەم تەرخەمیانە سەرڕای قەدەغەی هاتوچۆ دروست دەبێت. ئەو حاڵەت و کەم و کوڕیانەی کە لە ڕووی یاسای هاتوچۆ بە سەرپێچی هەژمار دەکرێت کە ڕووداوی دڵتەزێنی لێکەوتۆتەوە. ئەو مانۆڕ و لێخڕینە هەڵانە ڕوودا و دەخڵقێن و شەقام دەشێوێنن. هاتوچۆ بە دەستێشی بۆ سەر شەقام دایدەنێت. بەو هۆی ڕووداوەکان شەقامەکانیان کردووە بە گۆڕەپانی جەنگێک کە مەترسی ڤایرۆسێکی بڵاو بۆی کوشندەش نەبووە هۆکاری وەستانی و جەنگەی ڕووداوەکانی هاتوچۆ دروستی دەکەن. ئەو جەنگەش بەردەوام قوربانی لێ دەکەوێتەوە. ترافیک هەموو ئەو کەمتر خەمی و سەرپێچیانە لە کاتی قەدەغەی هاتوچۆ ئەنجام دەدرێت بە دەداچوونی بۆ دەکات. ترافیک لە سەرەتای بە دەداچوونی با چیرۆکی دوو ڕووداوی جیا لە ڕێگاکانی دەوروبەری شاری هەولێر ڕوویدا دەست پێ دەکات. ئیدی ترافیک ڕێگایەکی دوور دەگرێتە بەر. لەو ڕێگەیانە چۆڵی و جوانی سروشتە سەوزەکە تەواوی ناوچەکە و ڕێگاکانی داپۆشیوە. دەچینە بەشی هاتوچۆی دەشتی هەولێر و دیبەگە و ئەفسەری هەڵکاری ئەو ڕووداوانە دەبینین. ئەو باس لە هۆکاری ئەو ڕووداوانە دەکات. سەرڕای بوونی قەدەغەی هاتوچۆ بەڵام وەکو تێبینی دەکرێت لە تولەڕێیەکان سەرپێچی هەیە ئەمیش بوویتە هۆی ئەوەی کە ڕووداوی جەرگبڕ لەو سنوورەمان ڕوو بداتن. بۆ نمونە لە هەر لە هەفتەی ڕابردوو دوو ڕووداوی هاتوچۆمان هەبووە کە لایەنێکی جانیان لەدەستداوە. بەهۆی ئەوەی کە قەدەغەی هاتوچۆ دەشتێنن لە ئەنجامدا بۆتە هۆی ئەوەی کە ڕووداوی جەرگبڕ ڕوو بداتن. بۆ نمون لە هەفتەی ڕابردوو دوو ڕووداوی هاتوچۆ ڕوویدا کە جان لە دەستدان تێدا هەبووە.
و ڕووداوێکی تریش هەر لەسەر ڕێگای مەخموو ڕوویدا بەداخەوە 4 کەس گیانی لەدەستدا. لە شوێنی ڕووداوەکە ڕاید ئاری باستە چۆنێتی ئەو ڕووداوانە دەکات کە ڕوویانداوە و زیانی گیانی و مادی لێکەوتێتەوە. ئەو ڕووداوی کە لێرە ڕوویدا دەبواە شوفێری ماتۆرسکیل لە ڕۆخی شەقامەکە بڕۆژ بایە و لە مۆمەڕی خۆی بڕۆژ بایە، بەڵام بەداخەوە مەمەڕی خۆی بەجی هەشتووە سایدی بەرامبەر کە لەو شوێنە دەبواە لێ نەخڕیتن چکە ئەو مەمەڕە ئەوە شوێنی ئۆتۆمبیلی بەرامبەرە. ئەو ڕێگایەکی یەکساییدا دەبایە ئۆتۆمبیلەکە لێرە لێ بخڕیتن ماتۆرسکیلەکە لێرە لێ بخڕی، بەڵام ئەو ماتۆرسکیلە هاتیە تویتە شەقامی تویتە سایدی بەرامبەر بوویتە هۆی ئەوەی کە ئەو ڕووداوە مەترسی لێ ڕوو بداتن کە بۆ هۆی گیان لە دەستدانی خۆی بەداخەوە. سەرڕای قەدەغەی هاتوچۆ و چۆڵی ڕێگاکە و نەبوونی جم و جۆڵی زۆری ئۆتۆمبیل لا چەند چرکەیەک هیچ کەس نەیتوانی بگاتە هاواری ئەو کەسانی بوونە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ کە چیرۆکی هەمووان ناخ دەهەژێنێت. ماتۆڕی لێ دەخوڕی دوو کەسی دیکەش لەگەڵ سەرنشین لەگەڵ خۆی سوار بوو، هیچ لەچێک لەمانە خودیان لەسە نەبوو، ئەو ماتۆرسکیلە تابلۆی نەبوو، بە خۆی مۆڵەتی شوفێری نەبوو. ئەوانە ئەگەر مۆڵەتی شوفێری هەبایەوە ئەو کڵاوی لەسەر بایە یان مەرجەکانی تومدوتۆڵی بە تەواوەتی تەطبیق بکردا نەدەبوو هۆی دەست لە گیان لە دەستدانی. بەداخۆ یعنی ئەوە شەقام چۆڵە ئەو لە باتی ئەوەی کە ڕووداو کەم ببێتەوە بەداخۆ ڕووداو زیادی کرد. نەتیجەی زۆربەی هەرە زۆری نەتیجەکەی مرۆڤە، بەڕاستی 90% ڕووداوەکانی هاتوچۆ لە کوردستان مرۆڤە، لەبەروەی تیژ لێ دەخڕن یان سەرکێشی دەکەن یان بە پێشبڕچێ دەڕۆن، ئەوانە دەبێتە هۆی ئەوەی کە بەڕاستی زۆر مەترسی لێ ڕوو بداتن و ڕووداوی گەورەشی بەرامبەر ڕوو بدات. لە ڕێگای دوای گەڕانەوەی ترافیک بۆ ناو سانتەری شار چەندین سەرپێچیمان بینی. ئەو سەرپێچیانە بەوتی هاتوچۆ هۆکاری سەرەکی بۆ نەبوونی سەبر و ئارامی شۆفێر و کەمتەر خەمیان دەگەڕێتەوە کە دانەوێت بە کورتکردنەوەی ڕێگا و سەرپێچی زوو بگەن، لەو کاتانەش زۆرێک لەوانە هەرناگەن. تەنیا مرۆڤ نابێتە قوربانی ئەو سەرپێچیانە، زۆر جار ئاژەڵ و گیان لە بەرانش دەبنە قوربانی. ترافیک دیمەنی سەرپێچی شۆفێرێک تۆمار دەکات کە لە کاتی پێچکردنەوەی بەهەڵە لە شوێنێکی نایاسایی ئاژەڵێک دەشێلێت بە جۆرێک لە چاو ئازاری هاواری لێ هەڵدەستێت. ئەوەی جێگای سەرنج و خۆشحاڵی ئەو خەڵکە بوو بەشێکیش لە پیادەکان بەهانەی ئەو ئاژەڵەوە دەچن و ڕزگاری دەکەن کاتە ڕووداوەکانی هاتوچۆ لە چەند چرکەیەک لە ئەنجامی هەڵە و سەرپێچی شۆفێران ڕوودەدات. ترافیک سەبارەت بە هۆکار و پاڵنەری و شۆفێرانی کە سەرپێچی ئەنجام دەدەن ڕای شارەزایەکی بواری هاتوچۆ وەردەگرێت. ئەو هەرزوو ئاماری زۆری ڕێژەی مردن بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە چاو مردن بە مەترسی دارترین ڤایرۆسی جیهانی کە دنیای گیرۆدە کردووە بۆ ترافیک خستە ڕوو. من وام تەوەقع کرد لەم ڕێگریەی کە بەهۆی کۆرۆناوە ئێمە دەستمان پێ کردووە ئەبوایە ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو دەکەمی وایە، بەڵام بەداخەوە لە خلالی ئەم فترەیە زار لە 9 کەس لە 9 هاوڵاتی گیانی لەدەستداوە بە هۆکاری هاتوچۆی هەڵا. بەڵام من حەز دەکەم لێرە خاڵێکی زۆر گرنگ ڕوونکەمەوە. ڕوونکردنەکە ئەوەیە تا ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان ئێمە تەنها مۆڵەتمان بەخشیوە، تەنها مۆڵەتمان بەخشیوە، یعنی شوفێرمان دروست نەکردووە. نویسنگەکان کەمتەرخەمن لە پێدانی ڕێنمایی و ئامۆژگاری بۆ ئەو شوفێرانی کە دایانەوە مۆڵەتی لێخوڕین وەدەست بێنن بێنە سەر سەقامەکان یاساکانی هاتوچۆ جێبەجێ بکەن.
زۆر بەداخەوە تا ئێستا من ئەوەی تێبینیەکەم لە عێراق و لە هەرێمی کوردستانیش لە سەدا 2 یاساکانی هاتووە جێبەجێ ناکرێت. خەتەرێکی گەورەیە، بەڵام بەهۆی ئەم کۆرۆنایەوە کە مەترسێکی گەورەی لەسەر ژیانی هەمومان دروست کردووە هاتووە وەستاوە. بەڵام بەداخەوە لە خلالی ئەم فترەیە تۆ 4 هاوڵاتی گیان دەستدا بە هۆکاری هاتووتۆ بەڕاستی ئەمە مەترسێکی گەورەیە. بێزگەلەوە لە زاخۆ لە هەر شوێنێکیکە ئەم ڕووداوانە ڕوو لە زیادبوونن. جاخۆ ئەگەر ئەم وەستانی هاتووە نەبووایە ئەبوایە ئێستا بەدان و بە سەدان هاوڵاتی لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستدایە. ئەوەی کە من تێبینیم لەسەر مەسەلەی هاتوچۆیە لە هەرێمی کوردستان بەگشتی هۆکاری ئەم هەموو ڕوودا و کارەساتە دەستەزێنانی کە ڕوو ئەدەن لەسەر شەقامەکانی یاخو هەتاکو لە ڕێگەوبانی دەرەوە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ تێنەگەشتنی براشفێرەکان و جێبەجێنەکردنی یاساکانی هاتووە ئەویش هەمیسان دەگەڕێتەوە بۆ نووسنگەکان. نووسنگەکان ئەرکیان ئەوەیە کە زۆر بەجددی یاساکانی هاتوچۆ بخەنە ناو مێشکی براشفێرەکانەوە کە دەیانێ مەڵەتی لێخوڕنی بەدەست بێنن. چونکە هەتاکو نووسنگەکان تەفعیلی یاساکانی هاتووە نەکەن و هەتا ئەو براشفێرانی کە داوای مەڵەتی لێخوڕینەکەن شارەزاییان نەبێ لە یاساکانی هاتووە ناتوان دەستەر شەقامەکانی یاساکانی هاتووە جێبەجێ بکەن. بەپێی ئاماری گشتی هاتوچۆی هەرێم لە ماوەی 1 مانگ قەدەغەی هاتوچۆ لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان دەست بە سەرداگرتنی زیاتر لە 1000 ئۆتۆمبیل بەهۆی ئەنجامدانی سەرپێچی هەروەها 293 ماتۆرسکی دەستیان بەسەرداگیراوە. زیاتر لە 36,000 سەرپێچی تۆمارکراون. لەو ماوەیەدا نزیکەی 70 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە کە لەو ڕووداوانە 14 کەس گیانیان لەدەستداوە و 68 کەسیش بریندار بوون. بەپێی و ئامارانە ژمارەی مردووان بەهۆی ڕووداوی هاتوچۆ لەو ماوەی قەدەغەی هاتوچۆ 3 جار بەقەت ژمارەی مردووانە بەهۆی کۆرۆنا ڤایرۆس. من وەکو هاوڵاتی کە لە ئەرکدا زۆر سەرپێچی دیتووە لە ڕێگایەکان خەڵکەشی زۆر کە پابەت نەبوون بەهۆی هاتنی مەسەن ڕۆتساید و یان تیژڕەوی کە ئەمەش بۆتە هۆی کارەساتیش بووتە کارەساتی گیانە دەستدان وەکو بۆ نمونە ئەوەی کە 2-3 ڕۆژ پێش ئێستا لە مەغبڕ ڕوویدا کە بۆ هۆی گیان لە دەستدانی 4 کەس بەداخەوە بەڕاستی شوفێرەکان پابەندین ئەمەش کارەساتی گیانی لێ دەکەوێتەوە. ڕۆژانە دەبین کە شوفێرەکان بەڕاستی سەرپێچی دەکەن دەبین وەکو ڕۆژان دەچن ئەرک فەرمانبەرین دەچن دەوامی خۆمان دەبین هەندێک شوفێری بەڕاستی ینی لە کاتی ڕۆشتن دێنە پێشت لە شەقامەکان بەڕاستی سەرپێچی زۆر دەبینێت پێویستە لایەنی پەیوەندیدار ئیجراعاتی تون بگرێتە بەرامبەر ئەو شوفێرانە کە ڕۆژانە سەرپێچی دەکەن. لەو بەدەداچوونە چەندین سەرپێچی لە زوومی ترافیک و لەلایەن هاتوچۆی هەولێر تۆمار دەکرێت لە چەند خولەکێک چەندین سەرپێچی تۆمارکرا ئەو سەرپێچیانەش لە یاسای هاتوچۆ سزای بۆ دیاری کراوە. چەندین ڕوودا ڕووی داوە لە ناوشاری هەولێر ئێمە تێبینیمان کردوە بە چاوی خۆشمان ڕووداومان بینیوە کە لە کاتی بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ ڕوویداوە هێزەکانی ئەمنی لە نەوەی خۆیان ڕوودا و ئۆتۆمبیلیان پێچی داداوە هەروەها کارمەندی پۆلیس بۆ ئاسایش بووە کە چووە بۆ ئەرچی خۆی تووشی ڕوودا و بۆ ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی پۆلیسی هاتوچۆ پێشتر احتیمال لە جۆرە ئەرکەچی هەبوو ڕێخستنی شەقامەکان بوو گلۆپانی ترافیک لایتەکان لە کاردا بوو ئیشی دەکرێت بەڵام ئێستا ئاوانە پۆلیسی هاتوچۆ ئەرچی تری هەیە و ئەرکەی ڕێخستنی شەقامینە لەبەرەوەی شەقامەکان چۆ لە بە بۆچوونی مە هۆیەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە. ئەوانەی کە پابەند نینە ئەوە ئیزراعاتەکە ئەوەیە دەبی ئۆتۆمبیلەکەی دەستی بەسەردا بژیرێتن بەپێی ئەو بڕیارانەی کە هەشە ئەو کەسە سزا بدرێتن سزادانەکەش دیاریکرا. هێزە ئەمنیەکان ڕاست پێدراون ئەو ئۆتۆمبیلانەی کەوا ئیستیغلالی ئەو چۆلیە دەکەن ئۆتۆمبیلەکانیان بە
بە پێچەوانەوە لە شەقامەکان داژۆن لە شوێنی قەدەغەکرا ئۆتۆمبیلەکانیان داژۆن یاخود بە خێراییەکی زۆر ئۆتۆمبیلەکانیان داژۆن هەموو هێزەکان ڕاست پێدراون کەوا ئیجرات بکەن. لە ماوەی و چەندی ڕۆژەی قەدەغی هاتوچۆ کە بووە هۆی سنووردارکردنی چموجۆڵی ئۆتۆمبیل و ئەمرازەکانی گواستنەوە شەقام و ڕێگاکان لە چەند ڕۆژی سەرەتا تا ڕادەیەکی باش دۆخێکی ئاسایی و باشی بەخۆبینی. دوایی کاراسانی بۆ بەشێک لەو شوێن و کەسانی کە کارەکانیان بەندە بە ژیانی خەڵک ڕێگە درا بە بەشێک لە ئۆتۆمبیل و ئەمرازەکانی گواستنەوە. ئەوە ڕێکار و ڕێنمایانەش لە ڕووی هاتوچۆ لەلایەن هێزەکانی ناوخۆ چاودێری دەکرێت. پۆلیسی هاتوچۆ لەگەڵ ترافیک ڕاستی و دۆخە نیشان دەدات. ئەویش ئەنجامدانی سەرپێچیە کە لەلایەن هاتوچۆ بە دەستدرێژی بۆ سەر شەقامدا دەنرێت. هۆکاری سەرەکی پێکدادانەکان لەو کاتە کە ئێستا منعتە جەولە زیاتر بۆ دەوە دەگەڕێتەوە کە ئۆتۆمبیلەکان شۆفێرەکان بە تیژڕەوی ئۆتۆمبیل لێ دەخڕن. لەبەر ئەوەی کە شەقامەکان چۆلە بە تیژڕەوی ئۆتۆمبیل لێ دەخڕن تووشی پێکدادان دەبن هەروەها بەشێک لە شۆفێران کە ئەو هەڵیان خۆستۆتەوە شەقامەکان چۆلە بە ڕۆنگ ساید دەڕۆن تووشی پێکدادان دەبنە مەترسی بۆ سەر و ماڵی گیانی خەڵکی تر و شۆفێرانی تر. هەروەها لە کاتی ئەوەی کە لەم کاتەدا کە سیارەی فریاکەوتن سعاف بە خێرایی دەڕۆن خەڵکی پێشڕەویان نادەنێت تووشی گرفت دەبن تووشی پێکدادان دەبن. ئێمە لەم نێزیکانەکە لە ڕێگای مەخمور پێکدادان بووە خەڵک گیانی لەدەستداوە. هۆکاری سەرەکیەکەشی بۆەوە دەگەڕێتەوە کە بە خێرایی ئۆتۆمبیلی لێخوڕێ و پابەند نەبوو بە یاسایەکانی هاتوچۆ داوا لە شۆفێران دەکەین لە هەر کات و ساتێک بێت لە هەر جەوێک بێت پابند بن بە یاسایەکانی هاتوچۆ ئەوەش تەنها بۆ پاراستنی گیان و ماڵی خۆیانە. زۆر جا مرۆڤ با دەستەکانی خۆی مەرگ و مردن بە خۆی دیاری دەکات. ئەویش بەهۆی سەرکێشی و نەبوونی ئارامی و ئەنجامدانی سەرپێچی کە دەتوانێت هیچ یەک لە هۆکارانە ئەنجام نەدات کە دەبێتە هۆی ماڵوێرانی و لە ناوبردنی خەونی سەدان خێزان و بێناسکردنی سەدان منداڵ کە هەموو ئەوانە لە هاڵەیەک کە لە چەند چرکەیەک دەیکات کارە سات دەخڵقێنێ. ئێستەوە جادەی ڕێیسیە تو ناوی بە عکس بڕۆی کو دەبێەوە بە عکس بڕۆی دەوامت هەیە بەسەر چاوم ڕێگە پێدراوی بەس ناوی بە عکس بڕۆی باشە قوربان ئەو بەزە توان دیتە کاکە بگەڕێەوە دای وەرە مەفرەزەی کەس نەزان باشە پێش ناکەێت. هۆکاری سەرەکی زیاتر ئەو پێکدادانەیە کە لە قەدەغی هاتوچۆیە پابند نابن شۆفێرەکە ئێستا و ماتۆڕی کە دەبینین ئەوە بە ڕۆنگ سایت هات پابند نەبوو بە هەروەها تا دەبینین ئەوانە هۆکاری سەرەکی پێکدادانەکانن زیاتر لەوانە ڕوودەدا کە پابند نابن بە ڕێنمایەکانی هاتوچۆ. زیاتر ئەمە کە ئەو حالەتانە دەبین کە ماتۆڕسکی لە بە گوێرە ڕێنمایەکانی هاتوچۆ ماتۆڕەکەی لێ ناخوڕێمە دەست بەسەر ماتۆڕەکەیدا دەگرین حجزی دەکەین هەروەها ئۆتۆمبیل کە لە شەقام دەڕوا ساڵامە و مۆڵەتی لێ وەردەگرین ئەگەر مۆڵەت و ساڵامەشی پێ نەبوو ئۆتۆمبیلەکەی لێ حجز دەکەین دەستی بەسەردا دەگرین و تاکو بچێ غەڕامی خۆ بدە سزای خۆی دەدا لە پاشان وەردەبین. خاوەنی ئەو ئۆتۆمبیلانەکە دوو ساعت ڕایانگرتووە ڕێگا هەیە دەتوانی دەمەت لە سەرۆتە ڕای بگری دو ساعت ڕای نەگری با لێبوردن هەیە بەس ناشکرێت و جادەکەی قەرەباڕق بکەیت لە هەموو کات هەر لێبوردن هەوی کەواتامە یاسایەکەمان جێبەجێ نەکرد ئەتوو مامی گەورەی ئێمە باس ئەتوو کە نەخۆشی سیارەکەت لە جێیەکی باش ڕاگیرا مشکلێ لێ بۆ خەڵک دروست مەکە. باشی کاکە ئەتولو بە پێچوانەی هاتوچۆ دەڕۆی
نانە بێرە داهات ئێستاوا تەسویرمان کردێ بێرە داهاتیە باشەوە شەقامەشی ڕئیسیە تولو بەعکسدی کاکە لەبەرچێ هۆکارەکە چییە؟ نەخۆشت پێ ڕێ هەیە با هەیە سوڕانەوە هەیە تا لێرە لەو مەفرەزیێ سوڕانەوە هەیە دەڕۆی لوو لەبەرچێ ئە نازانانی شەقامەکە ناشتین دەبێت و بۆ جادەی بەعکس بێ ئەلو ها دەڕۆی ئەو تو جاری دی جووا غەرامەت لۆ کرا هێشتا ئەوت نەدایە ئەیوانە؟ هێشتا ئەوت نەدایە غەرامەی وەت نەدایە غەرام مخالەفە چی دیت کردەوە ليش تريد تروح عكس؟ ثمانية تناتاني ما توري باشا لوبا بيتساني ريها تسدسي قسات أول فرع قسات حيل دەمانەوێت بە خەڵکی بلێن ئێمە تەنها بۆ سەلامەتی و بۆ پاراستنی سەر و ماڵی ئێوە لە شەقامەکانی شەو ڕۆژ لێک بدەین تاکو ئێوە بپارێزین و لە پێکدادانەکان و تاکو منداڵەکانتان بێباوکو نەبێ و بێدایک نەبێ بەشێکی زۆر لە پێکدادانەکان بێتە هۆی ئەوەی کە شۆفێرەکە یاخود سەر نشینەکە کە هیچ تاوانێکی نییە تووشی ئەوە بێ کە پەککەوتوو بێت بەشێکی گیانی لەدەست دەدات دەستێکی لەدەست دەدا یاخود پێیەکی لێدەست دەدا ئەوش جێگای داخە و هەمووشی دەگەڕێتەوە ئەگەر شۆفێر پابند بێ بە یاسایەکانی هاتوچۆ لە زۆر لەو مەترسیانە دوور دەبێت. سەرڕای قەدەغەی هاتوچۆ و ڕاگررتنی جموجۆڵ و ئەو هەموو بازگە و چاودێرەی دۆخی هاتوچۆ سەدان سەرپێچی لەلایەن هێزەکانی ناوخۆ بە تایبەت پۆلیسی هاتوچۆوە تۆمار دەکرێت. ئەتوو خێری خۆت دەکەی ئیشی خۆت دەکەی خوا خێرنووسی لە خۆت دیکە سەر چاو بەس ناکرێت بە مخالفی بڕۆی نانە چۆلین لە چۆلی دەعەم دەبی ئەی وەکی چۆل و سیارە بە سەریعی دێ جاز سەنێکەتمان دێ سەنێکەمان دێ لو بعكس ضرك هكا خيدناك محل دادش جورو جرانا وردادش الرئيسية ناكلت وببيتاني أتشغل سنة كتمام دي صار ما كتمام دي عندك بلبك تأخير مان ماك باش عزيزم سر الرأي ويك الشقا مكان سولا بەڵام لەم ماوەیەدا گیان لە دەستدان هەبووە بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیل بەداخەوە ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە هۆکارەکان دەبینین ئێمە تەنها لەبەر قەرەباڵغی شەقام نییە پێکدادان دروست دەبێت بەڵکو پابند نەبوونە شۆفێر کە پابند نابێ بە یاسایەکانی هاتوچۆ تووشی پێکدادان دەبێت یاخود کە تیژڕەوی لێ دەخوڕێ مەرز نییە ئەو شەقامە قەرەباڵغ بێ یاخود چۆل بێ کە تیژڕەوی لێ خوڕی تووشی پێکدادان دەبێ و کۆنتترۆلی ئۆتۆمبیلەکەی لە دەست دەدا. ئیدی چاودێری ڕێگاکان دەکرێت لەو بەدەدا چوونە چەندین سەرپێکی لە زوومی ترافیک و لەلایەن هاتوچۆی هەولێر تۆمار دەکرێت لە چەند خولەکێک چەندین سەرپێکی تۆمارکران ئەو سەرپێچیانش لە یاسای هاتوچۆ سزای بۆ دیاری کراوە زۆر جاری شارەزایان هۆکاری زۆری ئەو سەرپێچیانە بۆ کەمی سزای یاسایەکە دەگەڕێنەوە کە دەگوترێت ئەو بڕا سزایە نابێتە ڕێگر لە پابندکردنی ئەو شۆفێرانەی کە سەرپێچی ئەنجام دەدەن. هۆکاری سەرپێچیەکان لە قەدەغەی هاتوچۆ ئەوەیە خەڵکی ئیستیغلالی ئەوە دەکەن کە بەشێک لە شەقامە ڕئیسیەکان یاخود فەرعیەکان کە بربەست دانرا و گیراوە و پۆلیسی هاتوچۆی لێ نییە بە عکس دەڕۆن و یاخود پابند نابن بە هێما و ڕێمایەکانی هاتوچۆ
ئەوەش وەکو ئیستغلالێک وای لێدێ بۆ سەر شەقام و ئیستغلالی شەقامەکە دەکرێت ئیستغلالی وەزعەکە دەکرێت. لۆ بەعکس دەڕێت ئیجازەکەتمان بدێ سەریع بەڕێ وەری گرت ئێستا لە جێی خۆت بگەڕێەوە. لە کاتی سەرپێچیکردنی شۆفێران ئێمە دەست بەسەر ئۆتۆمبیلەکەیاندا دەگرین یاخود ساڵنامە و بەڵگەنامەیان لێ وەردەگرین و سزا دەدرێن و بەشێک لە ئۆتۆمبیلەکان بەشێک لە شۆفێرەکان ئۆتۆمبیلەکەیان لێ حجز دەکەین لە کاتی کە سەرپێچیەکی هاتوچۆ یاخود سەرپێچی ڕێنمایەکانی قەدەغەکردنی هاتوچۆ دەکەن. لۆ بەعکس دەی کاکە جان ئێستا عکس نییە؟ ئەو سەیرە کو دەڕۆها ناڕوە جازە و سەنەیتون دێت تاخیرمان مەکە باشە؟ کاکە جان تەمەشاکە ئەوە تەزویرە یعنی خۆت پێویست ناکە برێ تەزوینی ئەوە تەزویرە ئەوە وەرەقەی فۆتۆگرافە ئەوتە ئەسڵیەکانی یەک پارچێ ئەوە دوو پارچ لۆ بە ئیجازەی تەزویر لە شەقامش بەڕۆنگ سایت دەڕۆی لۆ لەبەرچە. ترافیک هەموو هەنگاوێک لە پێناومانەوەمان بە سەلامەتی دەگرێتە بەر تا بتوانین زیانی گیانی و ئاسەواری ئەو ماڵوێرانیە کەم بکەینەوە.